سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرما حەسەن و بەرنامەی ڕەساتان پێشکەش دەکەم. سبەینێ دەی 12 ڕۆژی جیهانی مافی مرۆڤەوە بەرنامەی تایبەت دەکەین بە قسەکردن لەسەر ڕۆژی مافی مرۆڤ بەگشتی لە هەرێمی کوردستان و هاوکات بە تایبەت دەڵۆسە دەکەین لەسەر ڕۆژی مافی مرۆڤ لە ناو دادگاکان و لە ناو دەستگا ئەمنیەکان بە تایبەت دەڵۆسە دەکەین لەسەر بارودۆخ و ژیان و گوزەرانی زیندانیان و ڕاگیراوان. دەپرسین ئایا دەستگا ئەمنیەکان لە هەرێمی کوردستان شوێنی پاراستنی بەها و ماف و کەرامەت ئینسان یاخود بە پێچوانەوە دەستگایانە سەرچاوەی پێشێلکاریەکانی مافی مرۆڤن. سەبارەت بە دادگاکان لە هەرێمی کوردستاندا ئایا دادگاکان جێگای گێڕانەوەی مافی مرۆڤ و پاراستنی بە تایبەتەکانن یاخود بە پێچوانەوە ئەوانیش خۆیان هۆکاری پێشێلکاریەکان و گوێنهاتن بەوەی لە دەستگا ئەمنیەکان لە قۆناغی لێکۆڵینەوە چۆن مامەڵە لەگەڵ تۆمەتباران و ڕاگیراوان دادەکرێت و چۆن ئەشکەنجە دەدرێن و چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. هۆکار چیە؟ هەرێمی کوردستان وەکو جوگرافیایەکی ڕەش بۆ مافی مرۆڤ تەماشا دەکرێت. هۆکارەکانی ترس و تیرۆر و تۆقاندن لە هەرێمی کوردستان چییە؟ چۆن ئێمە وا بکەین هەرێمی کوردستان بکەینە چوارچێوەیەکی ئارام کە هەموو هاوڵاتیان بە تەواوی جیاوازەکانیانەوە سەر و ماڵ و ژیان و کەرامەتیان پارێزراو بێت. شرۆفەی ئەم تەوەرە دەکەین لەگەڵ هەردوو میوانە بەڕێزەکانم زۆر بەڕێز سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان، هەروە بەڕێز ئاواد محەممەد بەرپرسی سەنتەری پەرەبێدانی دیموکراسی مافی مرۆڤ. بەڕێزان هەردووتان بەخێر بێن. کاک سۆران سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم ئەوە ڕوونە کە پێشەلکاری لە هەرێمی کوردستان هەیە و بارودۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان زۆر باش باز ناکرێت. سەرەتا دەمەوێت لە تۆ بپرسم زۆرینەی پێشەلکاریەکان لە کوێوە دەکرێت و کێ دەیکات؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەگەر قسە لە ڕەوشی مافەکانی مرۆڤ بکەین دیارە ڕاهەندی جۆرە و جۆرەگرێتە خۆی، بەڵام بەگشتی پێشێلکاری گەورە هەیە لە مافەکانی مرۆڤ. وتوانم بڵێم لەم دواییانە کە دەبوو هەنگاوی پێچەوانە بڕین بەرەو باشتربوونی ڕەوشی مافەکانی مرۆڤ، بەڵام بەداخەوە ڕەوشی مافەکانی مرۆڤ خراپتر دەبێ و ڕۆژ بۆ ڕۆژ لەگەڵ پەرسەندنی قەیران و ڕووداوەکانە پێشێلکاریەکانی زیاتر دەبن و جۆرەکەشی مەترسیدارتر دەبێ. ڕەوشێکی خراپ هەیە بۆ مافەکانی مرۆڤ و لە دابین نەکردنی سەرەتایی ترین مافەکان لە هەرێمی کوردستان تاکو پێشێلکردنی زۆرینەی مافەکان توانم بڵێم مافەکان دابین نەکراوە و پێشێلیش کراوە کە دابین نەکردنی پەیوەندی بە خواردنی مافەوە هەیە. بۆیە دەبینی ئێستا چین و توێژی جیاواز لە کۆمەڵگەی کوردی داوای مافەکانیانەکەن، چونکە یا دەستەبەر نەکراوە یاخود دابین نەکراوە و داوای دەکەن و بەشێکی تر پێشێلکاری بەرامبەر مافەکانیان کراوە. پێشێلکاریەکانیش لە تا ئاستی تیرۆر ڕۆشتووە لە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و مامۆستای ئاینی و ئەمە بەداخەوە دەیڵێن کە تابلۆیەکی ڕەشی لەو پرسا بۆ هەرێمی کوردستان وێنا و تۆمار کردووە. سەبارەت بە هەبوونی پێشەلکاریەکان ئەمە باست کرد، بەڵام کوێن ئەو دەستگایانەیان کێنە و کەسانی کە زۆرترین پێشەلکاریەکان دەکەن هاوڵاتیان قوربانی کام شوێن و کام لایەنن؟ پێشێلکارەکان ئەگەر تەماشای ئامارەکان بکەی ئامێری پێشێلکاریەکان تەماشای ڕاپۆرتە نێوخۆی و دەرەکیەکان بکەی دەبینین حکوومەتی هەرێم پێشێلکاری سەرەکیە لە مەسەلەی مافەکانی مرۆڤە، وەکو چۆن ئەو مافانەشی کە چین و توێژە جیاوازەکان داوای دەکەن دیسان بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مافانە زەوت کراوە یاخود دابین نەکراوە و زۆرینە لە ناو حکوومەتی هەرێم دەستگای ئەمنی، لە ناو حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ بە پلەی پاش دەستگا ئەمنیەکانی ئاسایش دێت کە ئەمانە بەداخەوە دەیڵێم هێزە چەکدارەکان بەگشتی پێشێلکاری سەرەکین. کاتەوەی مەترسیە بۆ سەر ڕەوشی مافی مرۆڤ حکوومەت و دەسەڵات و دەستگا ئەمنیە ڕسمیەکانە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەم سیستەمە حکومڕانیەی کە سیستەمێکی ناداتپەروەرە نادیموکراتە بۆ بە هەڕەشە لەسەر ژیانی خەڵکو و پێشێلکاری مافەکانی مرۆڤە، چونکە هیچ سیستەمێک ناتوانێت ئیدعای دیموکراسی و دادگەری بکە ئەگەر یاساتیایە سەروەر نەبێ و ئەگەر یاسا سەروەر نەبوو مافەکانی مرۆڤیش ناپارێزرێت، کە لە هەرێمی کوردستان ئەمە
لێکگرێدراوە یاسا سەروەر نییە ماف پێشێلە بۆیە ئەم سیستەمە حکومڕانیە زۆر خراپە بەرەمهێنەری ئەم پێشێلکاریە گەورانەی مافەکانی مرۆڤ. دەست خۆشکاک سۆران کا گاوت محەممەد دێمە لای بەڕێزت بۆ خۆتان وەکو ئیشوکاری ڕێکخراوی لە بواری مافی مرۆڤ بەتابەت لە ناو دادگاکاندا کار دەکەن. دیارترین زۆری و پێشەلکارانە چینەوە دەیان بینن و تۆماریەکەن یعنی پێشەلکاریە کە بەری پێنەگیرابێت تا ئێستا و لە تەشەنە سەدندا بێت بەردەوام. یەکێک لەو حاڵەتانی کە تاکو ئێستا بەردەوامێتی هەیە بەداخەوە مەسەلەی حجزی ناشەرعیە گرتنی نایاسایی کە لە زۆری لە دەستگاکان ئەوە تۆمارەکرێ واتە کەسانێک ئەمری گرتنیان دەستگاکان دەستگیرەکرێن تر دەستگاکە منەکان دەستگا پۆلیسیەکان بێکەم بۆ خۆمان لە راپۆرتی ساڵی 2015 بۆ 2016 سیانزە حاڵەتی لەو جۆرەمان تۆمار کردووە کەمە بە خۆی چەکە لەو حاڵەتانە چی بوون زیاتر کەس گرتنی سیاسی بوون یاخود مەرج نییە بەڵام گرتنەکەس گرتنیی نایاساییە کە دادوەر ئەمری گرتنی بۆ کەسەکە دەرنەکردو بەڵکو دەستگاکان خۆیان هەستاون بە گرتنی و حاڵەتە و مەسەلەی بوونی ئەشکەنجە لە ناو دەستگاکان بەتایبەتی دەستگامنەکان و دەستگاکانی پۆلیسا یەکێکە لەو حاڵتانەی کە بە پێشێلکاریی زەق دەستنیشانەکرێ کەم بۆ خۆیان چەندی حاڵەتمان تۆمار کردووە لەو هەر ڕێکخراوەکەمان کار لەسەر بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە ئەشکەنجە زۆر بەربڵاویان چۆنە هەموو کەسە ڕوبەڕووی ئەشکەنجە ئەوانێک لەوانێ زۆربەی کەسانی کە ئەو دەستگانەکەن بەرەڕووی و حاڵتە بنەوە بەڵام کەمترینیاندان بەو حاڵەتانێ ئەوەی کە ئێمە تۆماریەکەین کە دانی پیانێ خۆیان لێ بەرەڕووی و حاڵەتە بوومەتەوە ئەوانشی کە مەسەلەندانی پیانانێ ئێمە ناتوانین وەکو حاڵتی پێشێلکاری تۆماریکەن چکە خۆی قسە لەسەرەوە مەسەلە ناکە و ئەمەی چەکە لەو حاڵتانەی کە پێشێلکارەکان ئەوەی کە ڕوئەیە لە هەرێمی کوردستانە زیاتر لەلایەن دەستگامی دەستگاکانی پۆلیسەوە کرێت و بەشێکی کەمیشی لە ناو دادگاکان ئاکرێت ئەو حاڵەتانە کە ئێمە بخۆمان لە ساڵی 2015 و 2016 308 حاڵەتمان لە بنکەکانی پۆلیس و ئاسایش تۆمار کردووە لەو پێشێلکاریانەی کە بەرامبەر مافی مرۆڤەکرێ پێشێلکارەکان هەم بەپێی ستانداردە نێودەوڵەتەکان و هەم بەپێی یاسا بەکاربەرە ناوخۆیەکان کە لە هەرێمی کوردستان و عێراق کاری لەسەر کاری پێکرێ ئەم پێشێلکاریان ئێمە تۆماریەکەین و ئەگەر هاتوو با بڵێن ڕێوشوێنەکان پێچوانەی ئەم دوو بنەمایە بوون کە کاری لەسەرەکەین ئێمە پێشێلکاری تۆماریەکەین دیارە هەرێمی کوردستانی شێکە لەو شوێنانەی کە بەداخەوە کاڵە بەداخ چکە ئەوایەکێکوا لەو شوێنانی کە کەرامەتی مرۆڤ و مافی مرۆڤی تیا پارێزراوە بە شێوەیەکی بەرچاو مافەکانی مرۆڤ پێشێلەکرێ و باشترین نمونەش ئەو گرتنانە بوو کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە مامۆستا بەڕێزانە بەرەو ڕێبوونەوە کە سەنتەرەکەمان بەیاننامەی لەسەر حاڵتە دەرکرد کە پێشێلکاریی زەقی مافەکانی مرۆڤە یەکەم لەبەرەوەی حیزێکی ناشەرعیە بەبێ هیچ ئەمری فەرمانێکی دادوەر کەسەکان دەستگیر کراون و دووەمیش ئەشکەنجەی ئینسان کەسەکان دیراوە باشەوەندەوە چاودێریتان کرد بێەوە کارتان کرد بێ دەستگا ئەمنیەکان و لایەن ئەمنیانی کە خەڵکی دەستگیریەکەن وەک باستەکەن حاڵەتی وەک باست کرد حاڵەتێکی زۆر هەیە لە دەرەوەی یاسا ئەمانە بە گوێرەی یاسا و پرەنسەبی دیموکراسیەکان مامەڵە لەگەڵ دەستگیرکراوە ناکەن بەداخەوە ئەو دەستگایانە هەنێک جار خۆیان لە سەروی یاساوە بینەوە و زۆر هەنێک ئیجراعات و ڕێوشێنە بەر کە لە دەرەوەی چوارچەوەی یاسایەکانە وەکو زۆر جار وەکو حەقیش تەماشایەکە لەلایەن خۆیەکەمە بۆ خۆی چەکە لە گرفتە هەرە گەورەکان و کاتێک تۆ خۆ لە سەروی یاساوە بەرزترە بینیتەوە ئەمە بێتە هۆی پێشێلکاریەک تەنانەت زۆر جار ڕێگە بە هەم ڕێکخراوە ناوخۆیەکان کە بە پێی یاسا ئەمە ڕێکخراوە ڕێگریەکەن لەوەی کە چاودێری ڕەوشەکانی مافی مرۆڤکەن لەو دەستگانە ئەمە چکە لەوەی هەنێ جار هەنێ ڕێوشوێن هەیە گرنەبەر بۆ حاڵەتانەوە ئەمە کێشەیەکی تریشمان هەیە لە هەرێمی کوردستان ئێمەزانین پلەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە لە حکومەت دەست پێکە ئەمە دەسەڵاتیشکەمان هەیە لەسەر حکومەتەوە کە پێڵێن دەسەڵاتی حیزب کە بەسەر هەموو دام و دەستگاکانە کاریگەری زۆر ئەبینی مەسەلەن هەتا لە شاری کەرکووک ئاسایشی یەکێتی ئاسایشی پارتی هەیە کەم بۆ خۆی چێکە لەو حاڵتانەوە لە هەرێمی کوردستانە حاڵتە بەدیەکرێت و خاڵێکی تر لەمە ترسناکترەوەی ئێمە با بڵێن گروپی ترمان هەیە لەسەر و ئەم دەسەڵاتانەشی وەڵامی و پرسیارم بەرەو گەورەترین مەترسی لە هەرێمی کوردستان لەسەر مافی مرۆڤ چییە حیزب یاخود دەستگامنیەکان یاخود حکوومەتە یەکێک لەوانە من دەتوانم بڵێم پلەی دووەم حیزب بێت
و بە پلەی سێم حکومەتیە بە پلەی یەکەم ئەو گروپانەیەن کە لە سەر و ئەمانیشەوەن ئەو گروپانە گروپی نادیارن ئەو گروپی نادیارن بە پێی زاراوە سیاسەکان کە پێڵێن دەوڵەتی قوڵ لەوانەیە کەسانی بەرپرسی گەوریان لە پشتەوە بێ بۆ نمونە و تیرۆرانی کە ئەنجامێرێ لە هەرێمی کوردستانە لەوانەیە دەستگای گەوریان لە پشتەوە بێ و تەنانەت مەسەڵەن زۆربەی زۆرە و تیرۆرانی کە ئەنجامێرێت هەر لە سۆرانی مامە حەومە بیگرێتە ئەم تیرۆرانەی لەم کۆتە لەم دوایە ڕویان کەسێرەکەی لە هیچیانە تۆمەتبار دەستگیر نەکراوە تۆمەتبار دیاری نەکراوە لەو بکەیسانە. کاک سۆران دەمێت پرسیاری ئەوە لە تۆ بکەم سەبارەت بە بارودۆخی زیندانیان و ڕاگیراوان و کەسانی دەستگیرەکەن لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە ئەمانە گوزەرانیان چۆنە ئێوە ئەو جۆرانی پێشەلکاری چین کە لەم مەجالەدا تۆمارتانکردن و لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ ئێمە گرفتێک هەیە لە هەرێمی کوردستان گرفتێکی یاساییە بە پێی یاسایی دەستگای ئاسایشی گشتی و بە پێی یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کە یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان یاسایەکی زۆر زۆر خراپە. چۆنە ئەم یاسای وای کردووە نەتوان چاودێریان بکەن؟ یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەم دەستگایانە لە دەرەوەی چاودێرین ئەو بنەما یاساییەیە کە بە نایاسایی بەداخەوە لە خولیسەی پەرلەمانی کوردستانە بە زۆرینەیەکی نایاسایی ئەم یاسایە تێپەڕێنراوە کە مەترسیەکی گەورەیە لەسەر پرسی مافەکانی مرۆڤ و لەسەر کۆی کۆمەلگا کە ئەم دەستگایە دروست کراوە و لەژێر هیچ چاودێری و لێپرسینەوەیەک و کەواتە لە سەروی پەرلەمان و حکوومەتەوە نەم دەستگایانە ئەنجومەنی ئاسایش بەڵێ و پێکهاتەکەی ئەنجومەنی ئاسایش دەستگا حیزبیەکانی کە ئەمانە لە زمانێکە تێوەگلاون لە تەسفی ناوخۆیی لە تیرۆر و ڕفاندن و زیندانی نهێنیان هەیە ئەم چوارچێوە یاساییان بۆ کراوە و لەوێ شاردراونەتەوە بەبێ ئەوەی ناونیشانیان ناویان شوێنیان زانراو بێ. باش سەبارەت بە یاسای دەمەوێت ئەوە تەواو بکەم لە یاسای دەستگای گشتی ئاساییشیشە هیچ بنەمایەکی یاسایی نییە پشتیوانیەوە بکە کە ئەمانە دەبێ شوێنی گرتن و زیندانیکردنیان هەبێ و ئەمانە ئەرکەکەیان پاراستنی ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی و ئاسایشی دام و دەستگای هەستیاری دەوڵەتی و پاراستنی دامەزراوەکان و چاودێری کۆی ئاسایشی هەرێمی زۆر بەڵام ئەمانە دێن چیەکەن ئەمانە دێن خەڵک دەڕفێنن خەڵک دەستگیر دەکەن و لێکۆڵینەوە ئەنجام دەدەن دادوەری خۆیان هەیە و زیندانیان هەیە کە ئەمانە هیچ بنەمایەکی یاسایی نییە بە پێی یاسا لە هەرێمی کوردستان هەتا ئێستا ئەمە کاری پۆلیسەکە ئەمان دەیکەن. زیندانەکان بەشی زۆر کە کێشەمان هەیە لەگەڵیان زیندانەکانی ئاسایشن. ئێوە توانیتانە بچنە زیندانەکانی ئەنجومەنی ئاسایش و سەر لە بەندکراون بدەن؟ ئەنجومەنی ئاسایش یەکێک لە پێگاتەکانی بریتیە لە دەستگای ئاسایش لە دەڤەری سلێمانی ئەتوانین تا ڕادەیەک لە دەڤەری هەولێر نەخێر ناهێڵن بۆ ناهێڵن لە بەرەوەی پێشێلکاری گەورە لەوێ هەیە. ئەی لە سلێمانی کە دەڵی دەهێڵن و سەردانتان کردوون پێشێلکاری هەیە؟ پێشێلکاری بەڵێ هەیە بەڵام بە بەراورد بە هەولێر سلێمانی باشترە ئەگەر نا ڕەنگە هەمان جۆری پێشێلکاری لەوێ هەبێ لێرەش ناوم دەستگایە چۆنە ئەشکەنجەیە ڕێگەیان پێ نادرێ قسە بکەن ڕێگەیان پێ نادی فعل خۆیان بکەن بەبێ یاساکی گیراون جۆرەکانی چین؟ زیندانەکانی ئاسایش زۆرترین پێشێلکاری تایە لە گرتنەوە پێشێلکاری هەیە لە لێکۆڵینەوە ئەشکەنجە هەیە بە زۆردان پیانان هەیە و شێوازی ئەشکەنجەی مەترسیدار بوونی هەیە کەمانە هەموو تۆمار کراون. کاک سۆران تۆ پێشتریش چەندجارێک باس لە چەندین جۆر لە ئەشکەنجەی مەترسیدار کرد بوو ئەم جۆرە ئەشکەنجانە چین ئێستا کە لەو جۆرە دەستگایانە ڕوبەڕووی ئەو بەندکراوانە دەبێتەوە؟ ڕێکخراوەکەی کاک ئاوات دێچاردی لەگەڵ ڕێکخراوی هارتلاند ئەلاینس دوایین راپۆرتی ساڵی 2015یان ئاماژە بەوە کاکە راپۆرتەکە هەر لەسەر ئەشکەنجەدانە لە عێراق و هەرێمی کوردستان فەسڵی ئەخیری کە پێگاتەیەکی زۆری راپۆرتەکەیە ئاماژە بەوە کە هەموو ئەو ئەشکەنجەدانانەی و شێوازەکانی ئەشکەنجەی کە سەردەمی ڕژێمی لە ناوچوی بەعز لە زیندانەکان هەبووە هەمان شت هەمان شێواز هەمان جۆر ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستان بەداخەوە هەمووی ممارەسە ئاکرێ.
دەستخۆش کاک سۆران بێگومان من دەمەوێت سەبارەت بە بابوونی زیندانی هێنی وە کۆمەڵی بابەتی کەش پرسیارت لێ بکەم بەڵام کاگاوە دەمەوێت لە تۆ پرسیم کاک سۆران باسی لەوە کرد کە ئەم دەستگایانە بەتایبەت دەستگای یاسایی ژەمانە دادوەری خۆیانەیە و خۆیان بڕیارە دەن خۆیان خەڵک دەستگیرەکەن لە دەرەوەی چاودێرن ئەمانە لەکوێ پرۆسەی یاسایان کە بۆ خۆیان دادوەریان هەیە دەکرێت ئەمانە بۆ خۆیان دادوەریان هەبێت و دادوەری خۆیان بڕیار لە دۆسیەکان بدات خۆی کانێک دۆسیە هەیە پێوەستە بە مەسەلەی ئاسایشەوە مەسەلەی دۆسیەی مخدراتە ئەوەی کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە هەیە ساختەکردنی بڵێن بەڵگەنامە ڕسمیەکانی حکوومەتە کەمانە زیاتر پەیوەندی بۆ هەیە و باشتریشە کە ئەمانە لە یاسا دیاری نەکراوە کە ئەمان هەڵەسن بەم کارە وەکوی خساسێک وەک ساسێکی ئەوان خۆیان داوانە بە خۆیان بەڵام ئەوەی قانونی بنەمایەکە لە دەرەوە یاسا بنەمای قانونی نییە من وەک مەسەلە یاسایەکە بەڵام ئەوەی کە کێشەیە لێرە کێشەکە لەو بنەمای یاسایانەوە نییە بوونی دادوەرێک ئەگەر بە شێوەیەکی ڕینیش بێت لەو دەستگانە بۆ خۆی ئەتوانم بڵێم هیچێکە لە هەنگاوە باشەکان بەڵام کێشەکە لە ڕێکی کەوە دەست پێ بۆچی هەنگاوی باشە دادوەری تایبەت بخۆیان هەبێت دادوەرێک ئەو دادوەرە هەر سەربانجمەنی دادوەریە لە هەرێمی کوردستان بۆچی دەوترێت دادگای دادوەری ئاسایش دادوەر هەر دادوەر نییە نابێ هەر سەربانجمەنی دادوەری بۆچی دەبێت لەوێ دادوەری تایبەت ئێمە کۆمەڵێک دادوەری کۆمەڵێک باڵێن تایبەتمەندی ترمان هەیە لە دادگاکان بۆ نمونە دادگای ناوجوانان مەسەلەی سا دادگاکی تایبەت بە تونوتیژی خێزانی دروست بووە دادوەری تایبەتی خۆی هەیە کە ئەمانە توانێت بەڵام ئەوانەی دادوەری تایبەتی ئاسایشن کێ دەبێتە دادوەری تایبەتی ئەوان پرسیارێکە ناکرێ بەرەو ڕێ بنکرێت تۆچکەم نەکۆ ڕێکخراوێکی وەکوی چاودێریتان کردووە چیتان بۆ ڕوون بووەوە ئەمانە کێ دایان دەنێ بەس پێوەرێک دەبنە دادوەر لەوێت چۆن دەبنە دادوەری ئاسایش هەڵبەتە مەسەڵەن کۆمەڵی پێوەری خۆیان هەیە من قسە لەسەر خودی دەستگاکە دادوەرەکە ناکەن و قسە لەسەر خودی دەستگاکەکەین کە ئەو ممارسانەی کاکسۆران باسی کرد لەو دەستگانە چێکە لە حاڵتە ترسناکەکان کاری لەسەرەکرێەوە واش کراوە ئینسان زۆر جار بەرەو ڕژۆرێ لە ترس بێتەوە بۆ یەکێک لەو حاڵتانەی کە لەوێ ممارساکرێەوە کەسان هەیە بەبێ هیچ بنەمایشی یاسایی دەستگیرەکرێت و یەکێک لە کێشەکانەوەی زۆر جار ناڵن سەردانی تەنانەت سەردانی زیندانەکانکەی و یەکێک لە مافە سەرەتایەکانی تۆمەتبار کاتێ دەستگیرەکرێەوە بێ پارێزەری هەبێ ئێمە کۆپکەیسمان هەبووە تا ڕۆژی دادگایکردن دادگایکردنەکەی پارێزەرەکەمان نەیتوانێەوە بیبینێ تەنها لە کاتی دادگایکردنەکە توانیوەتی بیبینێ و قسەی لەگەڵاکە و بەرگری لێکا کەمە بۆ خۆی چێکە لە پێشێلکاری هەرە گەورەکان دەستگیرکراوی سیاسیان تێدا ئەمانەکەگەوت ئەوەی کە من تا ئێستا دیقەتمان دەستگیرکراوی بە سیاسی بۆ مانای سیاسی بوو دەستگیرکراوی سیاسی نییە بەڵام بە تۆمەتی تر چکە دروستکردنی هەنێ تۆمەت بۆ خۆی یەکێکە لەو حاڵتانی کەسانی پێوەگرێ و باشترین تۆمەت ئێستا بۆ یەکە دەستگیرکردن مەسەلەی تیرۆرە چۆن یانی گەرە حاڵەتە زیاتر ڕوون بکەوێت دروستکردنی تۆمەت یعنی ئێستا ئەوە بۆتە دیار دەکا سیناریۆ دروست بکرێت تۆمەت دروست بکرێت بۆی کەسێکی پێ دادگایمان هەیە لەو بابەتە لە زۆرەکەمان ژمارەی زۆریش نەبێگەر یەک حاڵەتیش لەکوێ هەیە تەنانەت یەک حاڵەتیش هەبێ لێ یەکە لە دەستگا سایشەکانە کە مەسەڵەن کابرای تەنها ئەوەی تۆمەتی خراوەتە پاڵکە ساختەی کردووە لە دیکۆمنت و لە بەڵگەنامەی حیزبێکی سیاسیە لە کاتێک داوانی ئەگەر واش بێ ینی حیزبێکی سیاسی دیکۆمنتەکەی شەوەنە گرنگ نییە تۆ بڵێ ساختەی تیاکراوە وەمە ئیشی ڕاستەوە خۆی پۆلیسەکە سەبارەت بە مەسەلەی تیرۆر ئاسانترین سیناریۆ بۆی کەسێکی پێ دەستگیرێت بابەتی تیرۆر ئەو دۆخەنا هەماری ئێستا لە هەرێمی کوردستانە و لە ناوچەکە هەیە بەتایبەت مەسەلەی داعش یەکێکە لەو خاڵانەی کە دەستگاکانی یاسایشی دەسواڵا کردەوە بۆی هەنێ جار بە ناوی تیرۆرەوە کەسان بەبێ بوونی ئەمری دادوەر دەستگیر کرێ کە ئێمە کۆمەڵی حاڵەتمان لەو بابەتانە تۆمار کردووە و حەنانەت سکاڵاشمان لەسەر هەنێ حاڵەت ئەوە کردووە و بووینەتە پارێزەر بۆ هەنێک لەو کەیسانەی کە لەو بۆ تۆبەتەوە تێوەگلاون و توانیشمانە چەند کەسیشان لە تۆمەتەکە ڕزگارکەین ئەمە بۆ خۆی یەکێکە لەو خاڵانەی و کێشەکە تەنها لەوە نیە ئێمە زانین با بڵێن دامەزراوەی حکوومەت لە هەرێمی کوردستانە دامەزراوەیەکی تۆکمە نییە دوو بەسەلەی ئەوەی کە یاسا بە شێوەیەکی گشتی سەروەر نییە لە هەرێمی کوردستانە زۆر بە ئاسانی پێشێلەکرێ باشترین نمونەشمان تاعتیلکردن و داخستنی دەرگای دەستگایەکی تەشریعی گەورەیە لە هەرێمی کوردستانە کە پێوترێ پەرلەمان ئەمە بۆ خۆی ئەمە تۆگە لێرە تەماشاکەی ئەبێ بڵێ هەرێمی کوردستانی چێکە لەو شوێنانەی کە ڕەشترین تۆماری هەیە دەست خۆشکاگاوە
کاک سۆران دەمێت سەبارەت بە هەبوونی زیندانی نهێنی پرسیارت لێ بکەم ئێستا لە هەرێمی کوردستان زیندانی نهێنی هەیە و لای کێنە ئەو زیندانانە؟ بەڵێ هەیە چکە لە هەرێمی کوردستان خەڵکێک چارەنووسی دیار نییە و دەستگای دەمامکداری ئەمنی فڕاندوێتی ئاسایشەڵێ ئێمە نین پۆلیسەڵێ ئێمە نین بەڵام ئەنجومەنی ئاسایش زیندانی هەیە لە دەرەوەی هەموو چاودێری و لە دەرەوەی هەموو یاسا و ڕێکارێکی لە ئەوانەی لەم زیندانانان ئەو دەستگیرکراوانە کێن لەسەر چی بۆچی دەستگیرکراون؟ بەشێکیان لەم دواییانە هی شەڕی تیرۆرە یان بە ناوی تیرۆرەوەیە کە ئەندامی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامیشی تێدایە خەڵکی پەکەکەی تێدایە و خەڵکی یەکێتی و پارتی قۆناغەکانی شەڕی ناوخۆی تێدایە کامانە گومانەکرێت بەشێکیان مابن زیندانی سیاسین و ئەوانە دەستگیرکراوی سیاسین بەڵێ بە دڵنیاییەوە چونکە خەڵکێک کە ئێمە زۆر جار کێشەمان لەگەڵم دەستگا ئەمنیانە ئەوەیە پیانەڵێن ئێوە کاتێک کە دادگا و یاساتان بەدەستەوەیە بۆی کەسێک بەڵگەی لەسرە تۆمەتێکی ئاراستاکرێ بە ڕێکاری یاسایی بەرەنگاری ببنەوە چ پێویست بە ڕفاندن و تۆقاندنەکە چکە تاوانباریش دوجار بەریئەتا و کاتێک کە لە دادگایەکی عادیلانەیە تاوانەکەی لەسەر ساغە بێتەوە و ئەگەر تاوانیش لەسەر ئینسانێک ساغ بۆ دیسان هەرخاوەنی مافە ئینسان بە کردنی تاوانێک داناماڵڕێ لەو مافانەی کە وەکو تاوانبارێک لە شوێنی ڕاگرتنەکەی و بەندکردنەکەی ئاهەیەتی بەداخەوە بەڵێ زیندانی نهێنی هەیە و خەڵکانی سیاسی لە قۆناغە دژوارە ناخۆشەکانی هەرێمی پیاتێپەڕێ و لە شەڕی ناوخۆ تا ئێرە ئەمانە بوونیانەیە ئەمە یەکێک لە بەڵگەکانی کە لەسەر ئەم تۆسیەیە کەسانێک لە نێو زیندانەکانی ئاسایی شابوون لە هەولێر و سلێمانی و دۆک ئەمانە نامەی فەرمیان هەیە لە ڕێگرای ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی کە ئەمانە بە فەرمی لەم زیندانن و نامەیان گوازراوەتەوە بۆ خانەوادەکانیان و ناویان بە کۆدی خۆیان تۆمارە لای ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی دوای زەمنێک ئەمانە شوێن بزرە بن دەستگاکانی ئاسایش ناڵێن ئەمانە لە شوێن ئێستا حاڵەتی ڕفاندن کە دیار نەبن ئەمانە زۆرن بەڵێ تازەترین حاڵەت کە ئێمە لە 1/6 ئەم ساڵی 2016 پێشمەرگەیەک لە شاری سلێمانی خانەوادەکەی وتیان دیار نەماوە لە دیوای پاراستنی سلێمانیە زۆر سۆراغمان کرد نەگەشتینەوەی کە لە کوێ گیراوە لە چەند ڕۆژی ڕابردوو واتە دوای 5 مانگ ئەم کەسە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی چکە من کاتێک خانەوادەکاتن نردمن بۆ لای ئەوان کار لەسەر بەشێک لەو شوێن بزراناکەن لە ڕێگەی خاچی سووری نێودەوڵەتیەوە دۆزراوەتەوە لە زیندانی ئاسایشی گشتی هەولێرە ئەو زیندانە نهێنیە نەخێر نهێنی نییە بەڵام خەڵک کە ڕفێنراوە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی لەوێ دۆزیوە ئەو کەسە بە هیچ شێوەیەک نەوتراوە لە کاتێکام خانەوادە خۆیان پارتین واتە و خانەوادەی لە ڕێگە ڕێکخراوێکی نێودەوڵەتی و کوڕەکان دۆزیوەوە بەڵێ ئێستا هاناهەن بۆ ئێمە هێناوە داواکەن بەس سەردانی بکەن ئەمە بەڵێ مەترسیە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ کە تۆ خەڵکێک خۆی لە دەستگای ئەمنیە بێ چەکدار بێت تۆ بیڕفێنی ڕێکخراوێکی نێودەوڵەتی بیدۆزێتەوە هێشتا خانەوادەکەی داوای بینینی بکەن بۆی سەردانی بکەن کە مەسەرەتایترین مافە ئەی شێوازی لێکۆڵینەوەی دادگاییکردنی ئەو تۆمەتەی ئاراستەیەکرێت کە کاگاواتیش باسی کردوتی دیارترین بیانوە بۆەوەی لە پەنای بابەتی تیرۆرا پێشەلکاری بکرێت و کۆمەڵی کەس دەستگیر بکرێن لە دەرەوەی یاسا لە دەروی چاودێری لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێت ئەمە چۆنە ئێوە چۆن بینیوتان ئەم حاڵم دیاردە ئەم حاڵەتەیە بەڵێ ئەمە شتێکی زۆر مەترسیدارە و یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر کە لە هەرێمی کوردستان ساڵی 2006 دەرچوو یاسایەکی کاتی بوو بە هۆکاری ئەوەی لە پەنای ئەم یاسا خراپە یاساکە خۆی خراپ بوو ڕێگای تیا بوو بۆ پێشێلکاری بۆ ئەشکەنجەدان بەڵام بە ناوی ئەم یاسای تیرۆرەوە و بە ناوی تیرۆرەوە کیان بیویستایە دەیان ڕفان کیان بیویستایە بەو تۆمەتە لەژێر ئەشکەنجا دانتانیانیان پێدا دەکرد نەخێر یاساکە وادەی کارپێکردنی تەواو بووە بەڵام تۆمەتەکە حزوری هەیە ڕفاندنەکە حزوری هەیە بە زۆردان پیانان و ئەشکەنجەدانەکار بوونی هەیە زۆر جار ئەمان
سوودیان لە یاسای باش بینیەوە بۆ پێشێلکاری چ جای یاسای خراپ یاسا ڕێی نەداوە هیچ فراغێک نییە لە یاساکانی هەرێمی کوردستان ڕێبدا ئەوان ئەشکەنجە بەکاربێن بەڵام بەکاری دێن باش کاک سۆنە زۆرترین ڕخنەکانی هەردووکتان لەسەر دەستگای ئاسایش و بەتایبەت سەبارەت بە دەستگاکانی پۆلیس و دەستگانی پەیوەندیدارن بە دادگاکانەوە ئەمان ڕۆژی مافی مرۆڤ لەم دەستگایانە چۆنە ینی پۆلیس ڕەنگە پۆلیس ئەهوەنتر بێت لە هەندێک خاڵی لە پێشێلکاری خاڵی نییە بەڵام بە بەراورد بە دەستگای ئاسایش بەداخەوە لەگەڵ حرمەتمان بۆ ماندووبوونیان بۆ پارێزگاریان بۆ شەونخونیان بۆ پاراستنی ئەمنیەت بەڵام ئەمە نابێتە بەهانەی ئەوەی ئەوان پێشێلکاری بکەن ئەوان هەرچیان گر لێی بن هەرچیان گرت ئەشکەنجەی بن یعنی لەم ڕۆژانە لە هەفتەی پێشوو فەرمانبەرێکی نووسینگەی ڕانیەی دەستەی مافی مرۆڤ چۆ بۆ ئاسایشی قەڵاتزیە نووسراوێکی پێ بۆ بەڕێوەبەری ئاسایش لەو کاتەی چاوەڕێی وەڵامی نووسراوەکە ئاکە پیرەمێردێک و کوڕەکەی دێنن بە پێشچاوی ئەمەوە لێدەن هەر لە حەوشەی ئاسایشی قەڵاتزیە کاتێکیش ئەم یەکێکە لە ئەندامانی نووسینگەی دەستەی سەربەهۆی مافی مرۆڤ لێوە وێنەی دیمەنەکە بگرێ چیان بەوان کردووە بە میشیەکەن لێدەن واتە لە فەرمانبەری دەسەکە یعنی لە ناو دەستگای ئاسایش لە هەفتەی پێشوو لە قەڵاتزیە لە فەرمانبەری نووسینگەی دەستەی مافی مرۆڤی ڕانیە دراوە کەوتوێتی من لە نووسینگەی مافی مرۆڤ وانە ئەو نەیتریان لێداوە بۆیە ئەم دەستگایانە بەڕاستی پێشێلکارن و دەبێت زۆرینەیان دادگایی بکرێن لەسەر ئەو پێشێلکاریە گەورە هەر ئەشکەنجە دەر بۆ خۆی بە دادگایی لە ڕێگی داواکاری گشتیەوە خەڵکیم دۆسیانە بەرامبەر ئاسایش بزوڵێنی وان پێشێلکار داواکاری گشتی داواکاری گشتی ئەمە یاساکەی ئەوەندە دەسەڵاتی پێ نەداوە بەرامبەر ئاسایش بتوانێت ئەوانە بجوڵێنێ و ئەمان بەرنامەی پێشەر و داواکاری گشتی سلێمانی وڵە بچەم بان کردبوو قسەی ئەوان زیاترەوە بۆیان تەنها دەتوان لە داوا سزایەکان داوا بزوڵێن نەک داوا مەدەنیەکە بەڵێ ئەو یەکێکە لە خەلەلەکانی یاساکەیان کەم ئەم خولەویستمان چاکیکەین وەڵام بەداخەوە هەموو پەرلەمانیان پێخست بەڵێ زۆر باشە کاگاوات محەممەد دەمەوێت سەبارەت بە پێشێلکاری لە ناو دادگا پرسیارت لێ بکەم ئێوە بۆ خۆتان ڕێکخراوەکەتان چاودێری مافی مرۆڤەکەن بەتایبەت لە ناو دادگایە لە ناو دادگا چی جۆرە پێشێلکاریەکەکرێت بەدەر لەوەی لای دەستگا ئەمنیەکان هەیە هەنێک جار ئەوەی کە ئەتوانین بەدەر لە یاساکان هەنێ ئەوە ئیجرائاتەکرێ و هەنێک حاڵەت کە ئێمە تۆمارمان کردووە لە دادگاکانە بەداخەوە دواخستنی دادبینی و دادگایەکردنەکانە بۆ ماوەی دوور و درێژ چەندە لە ماوەی یاسایی لە ماوەی یاسای زۆر تێپەڕێتیاتی مەسەلەن 3 مانگ 5 مانگ 6 مانگ ساڵ بۆ نمونە ئێمە ڕاگیرامان هەبووە 3 ساڵ لە ناو گرتن و گواستەوە ماوەتەوە دادگایی نەکرا بەبێەوەی دادگایەکەی تەواو ئەمانە کێشەن کە بەرەو ڕێوە حاڵەتە بنەوە ئەمە جگە لەوەی کە مەسەلەن هەنێک جار هەنێک لەو حاڵتانەی کە ڕوێن لە ناو دادگاکانە پەیوەندی بە خودیەوەی کە مەسەلەن بۆ نمونە کە ئەشکەنجە حاڵەتێکەکە لە دەستگاکی ئەمنیان لە دەستگاکی پۆلیسی شارڕوویابێ ئەبێ دادوەر مەسەلەن لێکۆڵی لۆ لەم حاڵەتە بکە و چەند حاڵەتێکی شەوەی کە بەڕێزت پێشتر باست کرد داوا تۆمار کراوە لەسەر ئەو کەسانی کە مەسەلەی ئەشکەنجیان بەکارهێناوە لەسەر ئەفسەرانی لێکۆڵینەوە لە خەنێک کەس نەگەشتون ئەسڵان دەستگاکە ئامادەیتیانی و کەسانە بنێرێتە بەردەم لێکۆڵینەوە کەسانی لەو قۆناغات توندوتیژیان بەرامبەر دەکرێت و کەسانی لە ناو دادگایە خود لە مەراحیلی لێکۆڵینەوە پێشێلکارێن بەرامبەر دەکرێت ئەمانە ناتوانن داوای یاسایی تۆمار بکەن و بە یاسا مافی خۆیان بسەنەوە ئەتوانن بەڵام یەک شتت بیر نەچێت خەڵکی بەشێک لەو کەسانی کاتچنەوە دەستگانەوە بە ئەندازەیە گەتوەقێنرێن کە زۆر جار نارێن داوای ئەو مافەی خۆشیان لەو هەر بەردەوامی هەیە ئەمەیەکە لە حاڵەتەکان و مەسەلەیەکی تریشەوەیە کە ئەو کەسانی کە داوای حەقەکەی خۆیانەکەن تووشی جۆرە لە بێئومێدی بوون لەوەی بگەن بە مافەکانی خۆیانەوە ئەوەی باسم کرد بۆ نمونە کە داوا لەسەر کەسێک لەسەر ئەفسەرێکە کرێت کە ئەشکەنجەی کەسێکی یاوە دەستگاکەی ئامادەیتیانیم کەسە بەرێتە بەردەم دادگا بۆ ئەوەی مەسەلەن ئەو کاری کردوێتی بێت لە پێچینەوەی یاسایی دادوەرەکان چیە لەم بابەتی هاتوونەتە دەنگ لەسەر پێشێلکاریەکرێت لایەن دەستگامیەکانەوە پێم وایە مەسەلەن دادگاکان ئێمە لەم بارە تۆزێک کەم تەرخەمیان نوێنن لەو حاڵەتانە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخە
ئەمنی و دۆخە یاسایی کە لە هەرێمی کوردستانە باشەوەندەی سەرنجچانە بێ دادوەرەکان گرنگی بەوە دەن کە لە قۆناغی لێکۆڵینەوە چۆن مامەڵە لەگەڵ تۆمەتبار و ڕاگیراودا دەکرێت خۆی لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵی هەوڵ هەبوو بۆ ئەوەی حتا لێکۆڵینەوەش لە پۆلیس و لە ئاسایی بسەندرێتەوە بدرێ بە لێکۆڵینەوەی دادی و لە دادگای با بڵێن دادوەری تایبەت هەبێ بۆم حاڵەتە بەڵام ئەو دۆخەی کە هاتە پێش هەموو شتانەی ئاوەژوو کردەوە سەر لەبەری هەمووی هەڵوەشانەوە و ڕاستە بەشێکی زۆریان بە تایبەتی زۆرێ لە دادوەرەکان گرنگجێکی تەواو بۆ حاڵەتیان و زۆر جاریش بەسەلەن هێزی خۆی بەکارهێنێ بەڵام وەکوتم ئەو دەسەڵاتانەی کێسا لە هەرێمی کوردستانە کارەکەن زۆر جار لە سەر و یاساون و پێشێلکاری زەقیشەکەن بە بەرچاوی هەر هەمومانەوە بە بەرچاوی کامێرەوەی کەن و لە کەسیش ناترسە نەمانێک جاو چ جای ئەوەی کە بێت حساب بۆ دادگا و یاسا و ئەم کۆمەڵەشتانە بکە بۆی پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستانە پێشێلکاری زۆر گەورێت توانێت بڵێم یەکێکە لەو حاڵتانەی حاڵتە دەگمەنانی کە ئێستا لە دنیاە ڕاستە گەر بەراوردیکەین بۆ شوێنانی کە شوێنی گەرمن هەرێک جیاوازی هەبێ بەڵام مادەم حاڵەتی زۆرمان هەیە لە پێشێلکاری ئەتوانین بڵێن یەکێکە لەو شوێنە خراپانی کە بۆ ژیان و بۆ ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ هەیە وەکرێم ماوەیەکی باش چەند ساڵێک ئەم ڕۆژە بەرەو باشترە ڕۆی بەڵام لە دوای هاتنی ئەم شەپۆلەی کێشەی داشەوانانی بە زۆر لە ژێرە شکنجەدا ئامانە چۆن لەناو دەستگامیەکان هەیە بۆتە دیاردان ئەتۆ هەم بڵێ دیاردەیەکی زەقیشە لە ناو دەستگایانە و کاریشی پێکرێ خۆکارێک لە یەکێ لە هۆکارەکان کە خۆیان با بڵێن قسەی ئەمنی و دەستگا پۆلیسەکانەوە کە لە هەرێمی کوردستانە مەسەلەی نەبوونی دەستگای تایبەت بە بەڵگەکانی تاوان زۆر لاوازە و تاکە هۆکارێک کە بەدەستیانەوە بێ بۆ ئەوەی بەڵگیان دەستکەوێ ئەشکەنجەدانەوە بەکارهێنانی هێز و زەبر و زەنگە بۆ ئەم حاڵەتە باشە بۆچی ئەم وایە بۆچی دەستگاکانی لێکۆڵینەوە بەڵگیان لە بەردەست نیە و تەنها ئەشکەنجیان لە یەکێک لە هۆکارەکانەوەی خۆتەزانی زۆری لەو پێشێلکاریانەی کرێت کەسانی ئاسایی ناتوانێت ئەنجامی بە ینی من بە هیچ شێوەیەک بە هەموو ژیانم هەوڵێم پێشێلکاریەک بەرامبەر بە هیچ بوونەوەرێک نەکەم کە لە ژیانی ئاسایی خۆمە ئەوەی کە ئیکا و کەسانن کە ئەتوانم بڵێم هێزیان بەر لە پشتە دەسەڵاتێکیان لە پشتە ئەمیش ناوێت مەسەلەن ئەم کەسانە بەپێی ئەگەر ئەو تەکنۆلۆژیا تازەی بەڵگەی تاوان بەکاربێنین لە شەو ڕۆژێکە هەموو ئەو کەسانەی کە تاوانیشان ئەنجاماوە کەشفە بن خاڵتێکی کەشت پێ بڵێم زۆرێک لەو حاڵتانی کە بە تایبەتی لە تاوانەکان ڕوویا و ناچنە بەردەم دادگاکان و فەرمانی گرتنیشانەیە و کەسانن کە لە ناو هێزە چەکدارەکانان بەگشتی و چەندین حاڵەتمان هەیە و کاتی خۆشی لیستێکمان بەناوی و کەسانە پێشکەش کرد کەیامان بە پەرلەمان و کاتی خۆی لیژنێکیشی لەسەر دروست بوو لیژنەی بەدواچوون بۆ حاڵتانە بەڵام بەداخەوە نەگەشینەیش دەرئەنجامێک و هیچ یەکێک لەو کەسانی کە و حاڵتانیان ئەنجام مابوو دەستگیر نەکران. کاک سۆران بابەتی ئەشکەنجەدان یانی ئەشکەنجەدانی بە زۆری کەسێک بۆ ئەوەی کە تاوانێکی نەکرد بە زۆر لەسەری ساغ بکەنەوە ئەمە زیاتر لە کوێ دەگوزارێت ئەم حاڵەتە لایەن چ دەستگایەکەوە چۆن ئەمە بەرچاویان بەڵێ ئەمە بەڵێ بەرچاوە و دیاردەیەکی مەترسیدارە وەک برای بەڕێزم کاگاوەتیش باسی کرد خەڵک هەبوو بە ئەشکەنجە شتێکی لەسەر ساغ بکرێتەوە لە کاتێکدا ئەو بەری بوو بەڵێ خەڵکێکەیە سزای سێدارەی بەسەرا سەپێنراوە بە دانپیانانی زۆر بە هەڕەشەی ئەگەر دان بەمان ننی بەم تاوانە ئەوە خێزانەکەت یا خوشکت یا دایکت دێنین لە بەرچاوت دەست درێژیەکەینە سەر کە ئەمە ئاسانترین ڕێگای هەڕەشە لە خۆی و لە کەسوکار و لە شەرەفەوەش کراوە بۆ ئەوەی بە شتێکداکە نەیکردو بەڵێ ئەمە یەکێکە لە ڕێگا ئاسانەکانی کە بەداخەوە بۆ خۆی تاوان نییە هەڕەشەکردن ئەمە یەکێکە لەو ڕێگا ئاسانانەی کە ئەم دەستگا ئەمنیانە بەکاری دێنن بۆی بە زووترین ڕێگا ئەوەی لە ئیفادەکە خۆیان دەیانەوێت ئەوە بە تۆمەتبارەکە ئیمزا بکەن کە ئەمە ئەگەر جارێک ئەشکەنجە تاوان بێ تاوانێکی نێودەوڵەتی شاشکەنجەدان ئەوە دەجار تاوانە کە بەم جۆرە دانپیانان ئەسڵەن ئەوە هیچ ڕێکارێکی یاسایی نابێ وەرگیرە من داوام بۆ چەندین جاریش ڕوبەڕوو لە دادوەرە بەڕێزەکان کردووە تکایە کاتێک کە تۆمەتبارێک دەهێنرێتە بەردەستان ئەوە بە هەندوەر بگرن کە بە دادوەرە بەڕێزەکاڵێ من لەژێر ئەشکەنجا و ئەو دانپیانانە لێوەرگیرە دادوەرەکان گوێ نادەن بۆ قسەی بەشێک لە دادوەرەکان ڕەدی ئەو دانپیانانە دەکەن و داوای بەڵام هەشیانە گوێ لەو تۆمەتبارە ناگرێت کە شوێنی ئەشکەنجە پیشانی دادوەرەدا بە زۆر دانپیانان دەڵێ بە زۆر دانم پیادا پێهێنرا باشە گرنگە خودی دادوەر لە کاتی لێکۆڵینەوەی ئامادە بێت لە کاتێکدا لێکۆڵینەوەی لەگەڵەکەن دەستگامنەکان خۆی ئەزانی چۆنە ئەوەی کە کاگاوات وتی دەبوو لێکۆڵینەوە
و ئیفادە وەرگرتن لە لێکۆڵەری دادی لە بەردەم دادوەر ئەمە دەکرێت. واتە ئەو لێکۆڵینەوەی کە ئەفسەرێکی پۆلیس و ئاسایش دەینێرێ بۆ بەردەم دادوەر جارێکی تر تاکید لە هەمان دانپیانان لە بەردەم دادوەر بە ئامادەبوونی لێکۆڵەری دادیە کرێ. کاتێک کە تۆمەتبارەکە دەڵێ ئەم دانپیانانەی من لەژێر ئەشکەنجا بووە دەکەوێتەوە سەر ویژدانی ئەو دادوەرەی کە ئایا قبوڵێتی یا دەڵێ نەخێر ئەم دانپیانانە ڕەت دەکاتەوە داوای سەر لە نوێ وەرگرتنی وتەی تۆمەتبارەکەکە. بەشێک لەوانەیە کە ئێمە بینیومانن باز لەوانکەن کە بە دادوەریان وتووە ئێمە ئەشکەنجە دراوین هەیانە بە چاو بەسراوی هەندێکیان گوێی پێ نەگیراوە هەندێکیش بەڵێ ئیفادەکەی هەڵوەشێنراوەتەوە بەڵام لەژێر ئەشکەنجەی تونتر لەژێر هەڕەشەی بەردەوام چ جۆرە دۆسەیەک بوون و بناچار کرا بەشی زۆریان تیرۆرە شتی تریشی تێدایە غەیری تیرۆر. گرفتەکە ئەوەیە کاک فەرمان هەندێکیان کە کاتێک دانپیانانی بە زۆرەکەی هەڵدەوەشێتەوە داوای لەکرێت دانپیانانی لێوەریە ئەشکەنجە لەسەری زیادەکە تۆقاندن لەسەری زیادەکە تا ئەوەی ئەم جارە ئەگەر شتیوا بە دادوەر بڵێ مەترسی زیاتر ڕووی تێکە. کاتێک کەسێک کە دەبینێ بێ پشتیوانە و بە تەنهایە و دەبرێتەوە ئەو شوێنی لی ئەشکەنجە درراوە جاری دووەم جاری سێم باش دانپیانانەکەی بە زۆر لێوە. کاک سۆران ماوەیەکی زۆر لە ناو ڕایگەشتیا بازە دروستکردنی سیناریۆ دەکرێت بۆ تۆمەتبارێک بۆ دەستگیرکراوێک سیناریۆیەکی بۆ دروست دەکرێت لە بنەمادا و سیناریۆیە بوونی نییە. ئەمە چۆنیان لیژنەکەتان چۆن بەداچوونی بۆ کردووە بەچی گەیشتووە ئەمە هێندە زۆریان ئەوەندە مەترسیدارە ئێستا بێ هەڵوەستەی لەسەر بکرێت. بەداخەوە ئێمە بەشێک لەوانەیە کە بە سیناریۆ تاوانبار کراون لە قۆناغەکانی تەواوکردنی سزاکەی کە بەندکردنی هەتا هەتاییە یا سێدارەیە بینیومانن و لە هەندێکیانە داوای سەر لە نوێ هەڵوەشانەوەی ئەوە کە قورسە ئەو سزایە و سەر لە نوێتە دەخولی تەمیزیمان کردووە بەڵام ئەمە مەحاڵە بەداخەوە چکە چاودێری نییە دوای تێپەڕبوونی هەموو قۆناغەکان و لە دەستچوونی هەموو ئەو فرسەتانەی هەیە. بۆچی پەنا بۆ دروستکردنی سیناریۆ دەبرێت بۆ کەسێک ئەزانی ئەگەر تەماشا بکەیت تازەترین سیناریۆ کە دروست کراوە و سیناریۆیەکی سیاسیە بە تۆمەتی تیرۆر ئەو دوو کادرەی کۆمەڵی ئیسلامیە کە لە شاری هەولێر گوایە ئەوانە بوون یەکێکیان ناردۆ نارنجۆکێک لە بەردەم ڕوودا و دابنێ. ئەمە سیناریۆیەکی قێزەونی زۆر ئاشکرای زۆر ناقانونیە کە بەهۆی ململانەی سیاسیەوە و بەهۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیەوە بۆ لەکەدارکردنی ئەمە کراوە. ئەمە هەمیشە وتومانە تێکەڵکردنی ئەم دەستگا ئەمنیانە بە ململانەی سیاسی و بوون و هێشتنەوەی ئەم دەستگایانە بە حیزبی ئەوە نەتیجەکە سەبارەت بە دەستگیر نەکردنی کۆمەڵە تۆمەتبار ینی کۆمەڵە کەسەیە کە تۆمەتبارە داوا کراوە لایەن دادگاوە دەستگیر ناکرێن ئەمانە کێنە و کەسانی کە دەستگیر ناکرێن و بۆچی دەستگیر ناکرێن ینی تاوانی زۆر گەورە هەیە ئێستا کە بگەرەکی دەستگیر نەکرابێت. بەڵێ هەیە و تەقەکەرانی حەڤەش و باد وازەحەکێن تا ئێستا دەستگیر ناکرێن. یەک کەسیان نۆ فەرمانی گرتنی هەیە کە چی شەوان دێ لە تەلەڤیزیۆن قسەی زلەکات. ئەمانە چی ڕێگرە حیزب ڕێگرە دەسەڵات ڕێگرە حکومەت ئەوانەی کە پێیان وتون خەڵکمان بۆ بکوژن حیزبن و ئەمانە لە سەروی دادگاون بەڵێ لە سەروی دادگا و یاسا و هەموو شتێکەون. ئەمە ویستم باسی یەک حاڵەت بکەم دوێنێ هاوڵاتیە گاتووە بۆ لام فەرمانی گرتنی پۆلیسێکی پێیە دەمانگە پۆلیسە تۆمەتبارە بە مادەی 405 یاسای سزادانی عێراقی کە قەتڵی غێر مباشرە 405 کابرا بەس لەبەرەوەی لە بنکەیەکی پۆلیس دەوامەکان ناگیرە ناچارێمە تەداخولمان کردو بۆی بەڕێوەبەری گشتی پۆلیسەکەی تەسلیم کە 2000 کەس لەم جۆرە تاوانبارانە چەکی ئەو دوولایەنەیان پێ و دادگا ناتوانێت دەستگیریان کە دەستخۆشکاگاوە دەمەوێت باسی ئەو راپۆرتانەمان بکە ڕێکخراوەکەتان بڵاوی کردوونەتەوە پێم وایە ساڵانە راپۆرتی ساڵانە بڵاوەکەنەوە سەبارەت پێشەلکاریەکان و 8 راپۆرتان بڵاو کردوێتەوە بەرمەبنای ئەو راپۆرتانی بڵاوتان کردوونەتەوە حاڵەتەکان کەم بوونەتەوە یاخود زیاد بوون حاڵەتەکان بەرەو کەمبوونوس یاخود مەترسیدارتر بوون. خۆی ئەو راپۆرتانەیەمای بڵاوەکەینەوە ئەو پێشەلکاریانی کە دەستمانەکەەوە پێشەلکاری ئینتیقایی ئەوە نییە
داتای تەواو لە هەرێمی کوردستانە دەستمان کەوێ ئەوەی کە چاودێرەکانمان بەردەستی ئەکەوێ نەک ئەوەی کە هەموو پێشێلکاریەکان بێ بۆیە ساڵێک زۆرە ساڵێک کەمە ساڵێک ینی تەفاوتەیە بۆ نمونە لە ساڵی 2007 ئەمە 304 حاڵەتمان تۆمار کردووە بەڵام لە ساڵی 2011 گەینە 1970 حاڵەت کە تۆمار کراوە کەواتە پێشێلکاریەکان ساڵانە زیاترە ئەوەی سەمەوە بۆ باسکەم بەڵام سەیرەکەی لە ساڵی 2015 ئەمە 19 حاڵەتمان تۆمار کرد 2015 بۆ 2016 19 حاڵەتمان تۆمار کردووە لە 2011 ڕێژەکە زۆر بەرزەکاتە 1970 بە زۆرترینی ئەو پێشێلکارانە تەنها لەو دەستگامنیەکان ڕوویداوە شەر نییە بۆ نمونە ئەوە پێشێلکاریانەی کە ڕوێن ناو دادگاکانە لە ناو داوایری حکومیە کە فەرمانەکانی بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکەن لە ناو کۆمپانیاکانایە لە ناو دەستگامنەکانە و لە حتا لە ناو گرتن و گواستەوە حتا لە چاکسازیەکان هەنێ جارە و پێشێلکاریانە ڕوئەیە ینی کۆمەڵێک لەم حاڵتانە هەموو حاڵتەکان بەیەکەوە ئەوە نیە جیامان کردبێتەوە ئەمە جگەلەوەی ئێمە بەشێکی سێکتەریش تایبەتیشمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەشکەنجە لە هەرێمی کوردستانە کە ساڵانە ئێمە تۆماری ئەو حاڵەتاناکەن کە لە هەرێمی کوردستانە ڕوئەیەن ئەم راپۆرتانەکە ئێمە لە پێش هەموو کەسێکە ئەتوانین بڵێن کەمترین شوێن کە سوودمەند دەبێت لی دەستگاکانی ڕاگەیاند ناچکە ئەوەی کەم بەلامانەوە مەسلەیەکی چاکسازیە نەک مەسلەیەکی مالەوەکو مەسلەیەکی ناوزڕاندن ئیشی لەسەرکەین ئەو ساڵانە بەپێی ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستان ژمارەی راپۆرتە نێرین بۆ ئەوێ و دەستگاکانی تریش بە هەمان شێوە و ئەم ساڵێمە لە چوارچێوەی بەڕەنگاربوونەوەی ئەشکەنجایەک لەو کارانەی کە خسمان تاستۆی خۆمانەوەی کە بەپێی ڕاوێشکردن و ڕاستەرنج وەرگرتنی ئەو کەسانی کە شارزایی تەواویان هەیە لەو بوارە بتوانین ڕژنووسێکی یاسایەک بۆ قەدەغەکردنی ئەشکەنجە لە هەرێمی کوردستانە ئامادە بکەین و بەڵام هەر بۆ خۆی بە گوێرە یاسا کە ئەشکەنجەتان یاسایی نییە و بابەتیشەی ڕاستە یاسایی نیە بەڵام سەیرەکەی ممارەسەی زۆرە بەڵام تۆ بۆ ئەوەی خۆت لە ڕووی یاسایەوە باشترە زانی کە لە هیچ دەقیش یاسایی نییە ئەو حاڵەتە بەڵام بۆ دۆخە بە دێو باسی دەکەن پابەت نەبن پێوە زۆر گرنگە لەو کاتیا تۆ مەسەلەن بنەمایکی یاسایی دێسا بۆ نمونە ئەوەی کە باسمان کرد کاکسەڵ لە 2000 کەسەیەکە ئەمری گرتنیە فەرمانی گرتنیان هەیە بەڵام دەستگیر ناکرێن و چەکدارن لە ناوم حاڵتە بەڕاستیش حاڵتێکی مەترسیدارە و زۆرە و ئێمەش خۆشمان تێبینیمان کردووە ئەگەر یاساکە بێ بۆ بەرەنگاربوونەوە حاڵەتە ئەو کاتە مەسەلەنەوە حەسانەی کە وەزارەتی ناوخۆیەتی بەو کارمەندەکانی خۆی لەو کاتا توانرێ لە هەنێ حاڵەتا و حەسانەی لێ بسەنرێتەوە بۆی بتوانێت و کەسە ژۆک و کەسێکی ئاسایی لە کاتی ئەنجامدانی کارێکی ناساییە لە بەردەم دادگاکانە خۆی ببینێتەوە و بتوانین مافی هاوڵاتی لێوەرگرینەوە ڕاستە لە هیچ مادەیەکی یاسایی یاساکان کە لە هەرێمی کوردستانە پێڕەوەکرێ باز لە بەکارهێنانی ئەشکەنجە ناکە بەڵام هیچ دەقێکی یاساییشمان نیە لەسەر چارەسەر دەبێت پێشێلکاریەکان و دەستگامنەکان دەرکردنی یاسا چارەسەر دەبێت بەشێکی چارەسەرەکان بە کوردی بەس چارەسەرەکان بکەین چۆنەوە دۆخەساک بکەین کوردستان خۆمان زانین دۆخێکی زۆر ئاڵۆزە دۆخێکە تا کوێستانی توانیوە بە درێژایی ئەو 25 ساڵە حکمێکی ڕەشیدمان هەبێت لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە بیر لەوە بکەینە چۆن هەرێمی کوردستان کەمە زۆر زەحمەتە و من وەغانی جارۆکو خەوی شەبیرم بیکەین بە دامەزراوەیی و دەوڵەتیشی دامەزراوەیمان هەبێت کە بتوانێت ئەم یاسایانی کە هەیە جێبەجێ کاتچکای مە خۆمان نزانین لە هەرێمی کوردستان و عێراق لە دەستگامنیەکان بکەین کە ئێوە دەڵێن پێشێلکاری دەکەن پێشێلکاری نەکەن چۆن وایان لێ بکەین چونکە ئێوە زیاتر باس دەستگامنیەکان واسەیشتان کرد ئەگەر ئەو دەستگایانە لە چەڕ کێفی حیزب بێنیتە دەرەوە بێ بە دەستگایشی نیشتیمانی پێم وایە کاتە توانی ئاسانترە توانی ماڵی زۆرنەی پێشێلکاریەکان حیزب و دەستگاکانی حیزب دەیکا لە هەرێمی بەدڵنیایی وانی کە دەسەڵاتیان بەدەستەوەی و حات بۆ زۆر جار بۆ شاردنەوەی ئەو کە جۆرە کەسانش پەنابرێتە بەرەو هیچ جۆرە هێزانە لە دەروێ و پێشێلکارانەی ئەم دەستگایانە دەیکەن لە دەروێ ئەوانەی دەستگای پۆلیس و دادگا و ئاسایش دەیکات جۆرەکانی تری پێشێلکاری بە کورتی پێم بڵێ چین ئەمانە مەترسیدارن لە دەرەوەی پێشێلکاریەکانی دەرەوەی دەسەڵات ئەو پێشێلکاریانەیە کە مەسەڵەن هەرێ جار بەرپرسێکی لەم هەرێمە ئەوەیە کە بە خۆی وەکو یاسا لەسەر یاسا بینە خۆی بە یاسا زانێت پێیەت مەسەڵەن کەواتە ئەوە شەر دەسەڵاتە هاوڵاتیەک ئەگرێت بۆ چەند شوێک لە ماڵەکەی خۆیان هێڵێتەوە کە حاڵتی لەو بابەتانەشمان هەبووە و تۆماریش کراوە ئەمانە هەر هەمووی پێشێلکارین بەرامبەر بە هاوڵاتیەکرێ و لاوازی یاسا لە هەرێمی کوردستان دەرفەتی زۆر کردوێتەوە بۆ زۆرێ لە دەستگاکان کە پێشێلکاری ئەنجام بن لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە ئێمە یەکێک لەو خاڵانی کە تاکیدی لەسەرەکە سەروەری یاسایە و گەڕانەوەی
هەیبەت و متمانەیە بۆ دادگاکان و سەربەخۆی دادگاکانە. کاک سۆران دێمە لای تۆ ئەگەر و دۆخەبمانێت چاکی بکەین چۆن چاکی بکەین بەڕێز باس لەوە کە دەستگاکانی یاسایش لەسەر و یاساون چۆن وا بکرێم دەستگانە پابەندی یاسا بن چۆن چاک بکرێتەوە دۆخەی مافی مرۆڤی تێدایە ئەم دەستگایانەتانە بن بە دەستگای هەموو هاونیشتیمانیان و لە چنگی حیزب دەرنەهێنرێن و لەو خەڵکانەی کە دەبێت لەسەر ئەم پێشێلکاریانە دادگایی بکرێن ڕزگار نەکرێن هەروە دەمێنێتەوە دەسەڵاتە خۆی ئەم کارە دەکات بەداخیشەوە حیزبە باڵادەستەکانمانەوەی خۆیان گرێداوە بەوەی کە تا چەند ئەم دەستگا ئەمنیانە لەژێر فەرمانی ئەوان بن بە فەرمانی ئەوان کارکەن و بە کەیفی خۆیان بەکاری بێنن لە ململانێ سیاسیەکانە ئەمە دەواازەیەکە بۆی کە دەستگای ئەمنی پێشێل کار نەبێ بەڵام هەتا حیزبی بێ و لە ژێر هەیمەنەی حیزبا بێت هەر هەمان کاک سۆران پەرلەمانی کوردستان ئێستا پەکی کەوتەوەمان دەزانێت بەس ئەگە پەرلەمان کارا بێت دەتوانێت چی لەو بابەتەیە بکات دەتوانێت چاودێری دادگاکان بکات دەتوانێت چاودێری بە بابەتی لێکۆڵینەوە پەرلەمان یاسادانان و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن لەو ماوەیە نەتانتوانی ئێوە چاودێری بکەن ئێمە ڕەنگە زۆرترین چاودێریمان لەم خولا خست بێتە سەر ڕەوشی مافەکانی مرۆڤ و زۆرترین فشارمان لەسەر دەستگای ئەمنی هەبوو بێ و زۆرترین بەریەککەوتن و پێکدادانیشمان لەگەڵیانە هەبوو بێ کە کۆی ئەنجومەنی یاساییشمان هێناوەتە پەرلەمانی کوردستان ڕوبەڕوو لەگەڵیان دانیشتوین لەگەڵیانە هەوڵمان داوە بەڵام چارەسەری ئەمە پەیوەستە بە دۆخە ئاڵۆزە سیاسیەکە و کۆی ئەم دامەزراوەیە کە سیستەمێکی حکومڕانی حیزبی پێشێلکارە ئەگەر چارەسەر دەبێت و دۆخی باسی دەکەی بنەمای چاکردنەکە یاسایە لەبەرچی پێشتر نەویسراوە بە یاسا چارەسەر بکرێن بابەت خۆی ئەمان بەتابەت تۆ باس لەو یاسای ئەنجومەنی یاسایش بۆ خۆی دەرفەتی داوە پێشتر جا تا هەندێک یاسا دانێنین و هەندێکی تر هەموار نەکەینەوە هەندێکی تر ئیلغا نەکەینەوە بنەمای یاساییەکە دروست نابێ و کاتێ بنەمای یاسایی دروست بوو گۆڕانکاری ئێمە ئەم جارە بۆ داخوازی ئێمە بۆ گۆڕانکاری لە کۆی سیستەمی حکومڕانیە بوو کۆی سیستەمی حکومڕانی ئەمە کێشەی هەیە بۆیە پێشەکاری زۆرینەی یاسانەی لە پەرلەمانی کوردستان پێشتر دەرچوون بۆچی کەواتە پەرلەمان بەشدار بووە لەوەی کە ئەم دەستگانە بخاتە سەر و یاساوە بەشێک لە بنەما یاسایە خراپەکان بڵێ لەو قۆناغانەی بە زۆرینەیە کێتی و پارتی ڕێککەوتون دەریان سەبار بێ باس کرد 2000 کەسەیە کە دەستگیر نەکران و فەرمانیان هەیە ئەم کێن ئەم کەسانە زیاتر ئەوانە چەکداری کێتی و پارتین زۆرینیان ئەمانە لەیان دەسەڵاتیان لە پشتە و بەڵێ لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگەن و لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ئاسایش وەڵە زۆر سوپاسانەکەم کاک سۆناوە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ تۆش کاک ئاواد محەممەد بەرپرسی سەنتەری پەرەپێدانی دیموکراسی مافی مرۆڤ سوپاسانەکەم بەڕێزان بینەرانی بەڕێ زۆر سوپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی دیگە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت و ئاسوودە بن.